کەژاڵ محەممەد ئەمین عەلی لە ساڵی 1991 لە حاجیاوە لەدایک بووە. ئێستا لە حاجیاوە نیشتەجێیە، پیشەی ئێستای پارێزەرە. لە ئێستادا کارگێڕی کۆمەڵایەتی ئەنجومەنی خوشکانی حاجیاوەی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 2008ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بەکالێرۆس لە یاسا لە ساڵی 2012. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حیزبیانەی پێشتر هەیبوو. یەکەم، ئەندامی ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیان لە ساڵی 2012. دووەم، کارگێڕی ڕاگەیاندن و هەڵبژاردننی ئەنجومەنی حاجیاوای ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە ساڵی 2015. سێیەم، کارگێڕی کۆمەڵایەتی ئەنجومەنی حاجیاوەی خوشکانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2024. ئەو خول و ڕایەنانەی کە بەشداری تێیاندا کردووە. یەکەم، پەیمانگەی هاوێر بۆ پەروەردە و پێگەیاندن بۆ ماوەی 2 ساڵ لە ساڵی 2019 تا 2020. دووەم، خولی ڕایەنانی پەروەردەیی 50 کاتژمێر خوێندن لە ساڵی 2024. سێیەم، خولی زانستە ئیسلامیەکان 50 کاتژمێر خوێندن لە ساڵی 2024. چوارەم، خولی ڕاوێژکاری خێزانی هاوسەران 20 کاتژمێر خوێندن لە ساڵی 2022. پێنجەم، خولی ڕۆژنامەنووسی 2 ڕۆژی لە ساڵی 2016. شەشەم، خولی گەشانەوەی پەروەردە و بانگەواز 2 ڕۆژ لە ساڵی 2022. حوتەم، خولی ناسینی جۆرەکانی کەسایەتی 10 کاتژمێر لە ساڵی 2016. شارەزایی و لێهاتووی هەیە لە: یەکەم، بەڕێوەبردننی پەیوەندیەکان، دووەم، زمانی عەرەبی، سێیەم، بواری یاسا، چوارەم، میدیاکاری، چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆڕ و وانەوتنەوە. یەکەم، وانەوتنەوەی قورئان و وانەی پەروەردەیی منداڵان و نەوجەوانان لە ساڵی 2009 تا ساڵی 2023. دووەم، پێشکەشکردنی چەندین کۆڕ و سیمینار و وانە لەسەر بابەتە خێزانی و پەروەردەییەکان. سێیەم، بەشداریکردن لە چەندین بەرنامەی ڕاستەوخۆ و تۆمارکراو لە کەناڵی ئاسمانی پەیام و ڕادیۆی کۆمەڵ و کەناڵە جیاوازەکان لەسەر ئەرک و مافیا و سەران و بابەتە خێزانیەکان، هۆکار و کێشە و چارەسەریە. چوارەم، پێشکەشکردنی وێبینار لە تەلەگرام. پێنجەم، بەشداریکردن لە چەندین خۆپشاندان و گربوونەوە بە تایبەت مامۆسایانی ناڕازی و فەرمانبەران لە ساڵی 2023 و ساڵی 2024. شەشەم، تۆمارکردنی چەندین کورتە ڤیدیۆ و نووسینی بابەتی خێزانی و پەروەردەییەکان لە سۆشیال میدیا. حوتەم، بەشداریکردن لە دیداری زانستی لە ڕانیە. هەشتەم، بەشداریکردن لە کۆنگرە و کۆنفرانسەکانی کۆمەڵ. نۆیەم، پێشکەشکاری بەرنامەیەکی ڕادیۆیی لە سۆران تایبەت بە ڕۆشنبیری ئافرەتان و زانیاری گشتی و وەرگرتنی پەیوەندی. دەیەم، هاوکاری مادی و معنەوی بەشی بێباوکانی سۆمای چاوان لە حاجیاوە لە ساڵی 2019 تا وەکو ئێستا. ئیشکردن لەسەر سولفەی زەواج، پێشینەی هاوسەرگیری و سلفەی عەقارات، پێشینەی خانوبەرە و موچەی چاودێری خێزان و مامۆسایانی دانەمەزراو، بێکاری گەنجان و کۆچی گەنجان لە پێشینەی کارەکانم دەبێت. تاکە پارێزەری ئافرەتم لە دەڤەری ڕاپەڕین کە خۆبەخشانە ئامادەیم دەربڕی بۆ مامۆسایان و فەرمانبەران بۆ هەر کارێکی یاسایی کە دەسەڵاتداران دژیان گرتبێتیانە بەر.